گەلی کورد بەردەوام بە دوای مافەکانیەوە بووە. ڕەنج و خەبات و قوربانی و خوێنێکی زۆریشی لەو پێناوەدا بەخشیوە. بەڵام وەک پێشمەرگە و شۆڕژگەڕەکانی سەردەمی خەباتی شاخ دژبا ڕژەمی فاشی بەعسی عێراق خۆیان باسی دەکەن. لە کاتێکدا کە خەباتیان بۆ مافی گەلەکەیان کردووە هەرگیز بیران لەوە نەکردوێتەوە کە پێشێلکردنی ئەم مافانە بەم شێوەیە بەردەوام بێت و بەدەستی دەسەڵاتێکی کوردی ڕۆژانە چەندین دۆسەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان تۆمار بکرێت. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانیش پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە کوردستان بە ئاستێکی مەترسیدار ناو دەبات. ئەوەی ئێمە هەستی پێەکەین پێدەچێ بەرەو مەترسیدار بڕوا چکم بەڕاستی هەم هاوڵاتیان هەم شەقام هەم بەڕاستی ئەگەر جیراسە بکێ بۆ نمونە تونند و تیژی زیاد بووە کوشت و کوشتار زیاد بووە مافەکانی مرۆڤ ئەمنیەتی پارێزراو نییە هەموو ئەمانە کە لە چوارچەوی مافی مرۆڤە بەڕاستی ئێمە درکی پێ ناکەین بۆ نمونە ئارامەیەک یا حقوقی ئینسان یا حقوقی مافی مرۆڤ پارێزراو بێ بۆیە بەڕاستی دەڵم ئارامێکی زۆر لە هەرێمی کوردستان داهەیە و مافەکانی مرۆڤ لە هەموو مافە ئاسایی و یاسایەکانی خۆی بێبەشکراوە. چالاکوانێکی مافەکانی مرۆڤیش جەخت لەوە دەکاتەوە لە هەرێمی کوردستان پێشێلگاری گەورە تۆمار دەکرێت. دیارترین نیشان گرتن و ڕاوەدونان و دەستگیرکردنە بەبێ یاسا و فەرمانی دادوەر. ئەوەی کە بە دیاریکراوی لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە هەبووە 2019 بەداخەوە لە ئاسێکی مەترسیدار بووە بە تایبەت کۆمەڵێک پێشێلکاری ڕوویاوە کە پێشێلکاری مەترسیدارن لەسەر و هەمویانەوە گرتنی ڕۆژنامە نووسان و گرتنی خەڵکی تر بەبێ ئەوەی کە مواجهی هەبێت و تەنانەت پارێزەرەکانیشی بیبینن کە ئەمە پێشێلکاریی مەترسیدارە. بەڵام لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەم ساڵ بەدیمان کردووە وەکوتم لەسەر و پێشێلکاریەکانەوە گرتنی خەڵکە بەبێ مواجه و بەبێ دیدار. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتارێک ئاشکرای کرد پرۆسەی بێسەر و شوێنکردن لە هەرێم بەردەوامی هەیە. ڕێکخراوانێ و دەوڵەتەکانی مافەکانی مرۆڤ لە راپۆرتەکانیاندا چەندین جار باسییان لەوە کردووە لە زیندانەکانی هەرێمی کوردستان لەژێر ئەشکەنجەدا دانپێدانان لە دەستگیرکراوەکان وەردەگیرێت. دەشڵێن دەستگیرکردنی هەڕەمەکی بوونی هەیە. بە تۆمەتی تیرۆر چەندین کەس لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا بەبێ دادگایەکی دادپەروەرانە لە زینداندان. بەپێی دوایین ئامارەکان زیاتر لە 600 کەس لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن و ناچارەنووسیان دیارە و نێسک و پروسکەکانیان با کەسوکاریان دەدرێتەوە. فەرمانبەران موچەکانیان دەفەوتێت. قوتابیان لە قوتابخانەی وێران و سێداوامی دەخوێن و منداڵی بەرپرسانیش لە قوتابخانەی تایبەت و زانکۆ بەناوبانکەکانی ئەمریکا و ئەوروپا بڕوانامە بەدەست دەهێنن. نەوەکانی داهاتوو لە ئێستادا لە بازار ئیشی سەخت دەکەن و منداڵی بەرپرسانیش لە وڵاتان خەریکی گەشت و گەڕان و سەفرن. دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان با بڕوانامەی بەرزەوە کەمێکیان خەریکی کرێکارین یان لە چاوەڕوانی دامەزراندندا بێکار ماونەتەوە. زۆرێکیش سەری خۆیان هەڵگرت و ڕێگەی هاتوو نەهاتیان گرتە بەر و لەو ڕێگەشدا سەدان کەس بوون بە خۆراکی ماسیەکانی دەریای ئیجا. بەڵام نەوە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەر لە ئێستاوە ئامادەکاری دەکەن کە پاش باب و باوانیان دەسەڵات بگرنە دەست. ئەمانە هەمشتێکن لە خرمانی ئەو پێشێلکاریە زەقانەی کە بەرامبەر بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەکرێت لە کاتێکدا سەرخان و ژێرخانی داهاتن. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.